کوڕە کوردە خۆشەویستەکەی بەریتانیا دوای نەخۆشیەکی سەخت و ئازارێکی زۆر ماڵاوایی لە کوردانی تاراوگە کرد. أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله وأشهد أن محمد رسول الله. لە دایکبووی کوردستان بوو لە بەریتانیا دەژیا. ناوبانگی بەداڵەی بێرمینگام دەرکرد بوو. چەندین ساڵ پێش کە ڕووی لە وڵاتی بەریتانیا کردبوو، هەر خێرا و دوای ماوەیەکی کەم بەهۆی هەڵوێستە جوانەکانی و ڕەوشتە بەرزەکەی بۆ یارمەتیدانی کوردانی تاراوگە ناوبانگی هەموو بەریتانیای گرتەوە. چونکە ئەگەر کوردێک پێویستی بە یارمەتی بوایەت، یان خۆی یارمەتی دەکرد و یانیش هاوکاری بۆ کۆ دەکردەوە. ئەگەر کەسێک کێشەی بۆ هاتبێتە پێش، خێرا داڵا هەوڵی چارەسەرکردنی دەدا. جیالەوەی بەدەم هاو نیشتمانیانی خۆیەوە بوو، لە ناو خەڵکی بەریتانیاش بە کوردێکی ئازا و بە جەرگ و بوێر ناوبانگی دەرکرد بوو، لای سەرجەم خەڵک خۆشەویست بوو. دەزمانشینا لەژێر هەوری بەفرینا کوردستانی گایاڕام شاخ و دەشت و دۆ. ئەو هاوڵاتیانەی داڵە بناسن دەزانن کە چەند کەسێکی دڵپاک و دڵسۆز بووە، چەندە خەمخۆر و هاوکاری کوردانی بەریتانیا بووە و هاوڕێکانی بەتایبەت دەزانن هەمیشە بە دڵێکی پاک و فراوانەوە هاوکاری پەنابەرانی کردووە. داڵی بێرمینگام دوای چەندین جار توش بوون بە نەخۆشی جۆرا و جۆر و چاکبوونەوەی کۆتا جار تووشی شێرپەنجەی ئێسک بوو. دکتۆر پێ ڕاگەیاندە بوو کە ماوەیەکی کەم زیندویت، بۆیە داوای لە هاوڕێ و ناسیاوانی دەکرد لە لای بن و نەهێڵن تەنیا بێت. سەرنجام دوای بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەو نەخۆشیە سەختە کۆچی دوایی کرد و بەمەش سەرجەم کوردانی تاراوگەی خەمبار کرد.